ئێستا هیوا هەیە بزنسەکەی بەس لەسەر و پەشی کەوتووە دڵی نایە 500,000 بابە کارمەندێکیکە دڵی نایە 200,000 بابە نەفەرێکی کە ئیشێکی تری بۆ بکە هەر ئێوێ خۆی بیکە وا ئەزانێ بەس خۆی ئەیزانێ وا ئەزانێ خەر خۆی باشیکە وازانێ هەر خۆی دڵسۆزە هەموو ئەم شتانە پەیوەندی بۆەوە هەیە تۆ چەندێک بەقوڵی لە بزنس تێگەشتووی ئەگەر نا ئەتوانی ئەگەر خۆشت شتێک نازانی زۆر بە ئاسانی بە ڕاوێژ وەری بگری جاری وا هەیە ڕاوێژێک با تۆ لەم ڕاوێژە بۆ نمونە چەند سەد دۆلارێک خەرجکەی بەڵام تۆ لەو لاوە ئەبێ وەکو بازرگانێکی ڕاستەقینە بیری دەکەیتەوە چۆن تۆ ئەڵێی من ڕێکلامێک ئەەکەم 500 دلارەیەم بە سپۆنسەر ئەگەر ئەو بەرهەمانەی هەمە کەمێ زیاتر بفرۆشرێ بۆ نمونە بەلایەنی کەمەوە 1000 دلارم دەسەکەوێ کەواتە ئەمە وەکووە بەرهێنان وایە من 500 دلار خەرجەکەم دوایی 1000 دلارم دەسەکەوێتەوە 500 بڕاتەوە بە مەسروفەکەی خۆی 500م دەستکەوتووە مرۆڤی بازرگان زیرەکە هەمیشە ئەبێ وا بیر بکاتەوە واتە ئەبێ وا بیر بکاتەوە من کارمەندێک ئەهێنم زیادی ئەەکەم 500,000 ئێمەیە لەو لاوە کاتێکی زۆرترم بۆ ئەگەڕێتەوە من نتوانم ئیشێکی تر بکەم لەو لاوە بۆ نمونە 500 دلارێم بە ڕاوێژێک شتێکە خۆم نایزانم کەسێ پێم ئەڵێ کە چی بکەم بۆیە خەڵکانێکن دڵیان نایەت و ئەزانن ئەمە تەنها مەسروف زیادکردنە